دیارە من بۆ ڕۆژی دووەم لە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی لەگەڵتانە بم یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی لەگەڵتانە ئەبم دیارە بۆ دووەم ڕۆژ چەندین دیدار و چەندین پانێڵی جۆرا و جۆر لەم ڕۆیە لەلایەن چەند پانێڵستێکەوە لەلایەن چەند کەسێکی بە ئەزمون ئەوانەی کە توێژینەوەیکی باشیان هەیە لەم بابەتانە لەسەر بواری شەعر لەسەر بواری چیرۆک گفتوگۆی زیاترەکەن وەگەبینن کە ئێستا من لێرە لەم بەشەیە لە بەشی ناوەند و بڵاوکراوەکانی کتێب لەگەڵتانم و لە نێو هۆڵی چێواریش دیدارەکان بەردەوامی ئەبێت لەبەرەوەی چەند پانێڵسێکی گرنگ لەم ڕۆیە لەم دیدارانەیە بەشداری ئەەکەن بێگومان بۆ ئەوەی کە لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بۆ ماوەی سێ ڕۆژ کە دوێنێ یەکەم ڕۆژ بوو ئەم ڕۆژ دووەم ڕۆژ و سبەینێش کۆتا ڕۆژی با بڵێن فستیڤاڵەکە ئەبێت بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیای کورسات ڕێکخرا و چەند کەس و لایەن و ڕێکخراوێکیش دیارە سپۆنسەری ئەم فستیڤاڵیان کردووە من ئەوەی زانیاری زیاتر بۆ ئێوە بۆ بینەران بگوازمەوە ئەچما لای یەکەم میوانم یەکەم میوانیشم لە وەکو ئەوی کە نووسەر و وەرگێڕە لە فەڕەنساوە بەڕێزیان دکتۆر ساندرین ترایدایە با کۆمەڵێک گفتوگۆی لەگەڵا بکەین با بزانین چۆن بەشداری کردووە لەم فستیڤاڵەیە دکتۆر ساندرین زۆر سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ تۆ مەمنون دکتۆر ساندرین با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەفۆ ڕووبکەیتە کامێرە سپاس دەکەم تۆ لە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی بەشداریت کردووە وەکۆی کە پێشتر گفتوگۆمان کرد یەکێک لە کتێبە هەرە جوانەکانی دوامین هەناری دنیا وەرگێڕاوەتە سەر زمانی فەڕەنسی ئەمە بۆ خۆی ڕەنگە قورسایی و ئەهەمیەتێکی یاخود گرنگێکی تایبەتی هەبێ بۆ تۆ قورس نەبوو کە ئەم کتێبە لە زمانی کوردیە وەرگێڕیتە سەر زمانی فەڕەنسی و لەم فستیڤاڵەیە بەشدار بیت؟ بەڵێ ڕۆژ باش بەڵێ بۆ من زۆر کورس بوو بە ینی ئیشێکی دوور و دەرێژ بوو زیاتر لە 2 ساڵ و نیو ئیش بوو تقریبان 9000 ساعتی ئیش بوو کەواتە زۆر گەرنگ بوو زۆر قورس بوو بەڵام بۆ من گرنگی زۆر گەرنگ بوو ئەو ئیشە گرنگی ئەوەیە کە ئەماوێ ینی وەکو سۆفت پۆوەر ینی ئەدەبیاتی کوردی دەچێتە ناو خانووەکانی فەڕەنسی ینی یەوەش ینی خوێندەکەرانی فەڕەنسی ئەتوانن تووشی ئەدەبیاتی کورد دەبن و من ئیشێکی زۆر سەرنجڕەکێشیشە و زۆر ینی پێویستە باشە هەستی تۆ چۆنە کە لەگەڵ زۆرێک لە نووسەر و وەرگێڕەکانی هەر چوار پارچەی کوردستان ئەفو بێتەوە شوێنی خۆت دکتۆر ساندرین سپاس دەکەم لەگەڵ نووسەر و وەرگێڕەکانی هەر چوار پارچەی کوردستان و با بڵێن کوردستانی گەورەش نووسەرێکی باش بەشداری کردووە هەستی تۆ چۆنە ئەو پەیوەندی و هەماهەنگە لە بینی نووسەرانە چۆن ئەبینین؟ ئەستی ینی پەیوەندە بە ئەستی پەیوەندیەکان ئەستی پەیوەندیەکان لەگەڵ ئەو نووسەران کە دێن بۆ ئێرە منی شتێکی زۆر خۆشە بۆ من زۆر گرنگە نازانم ئەسی زانستی و توێژینەوە و بابەتەکانتان زیاتر گفتوگۆی لەسەر بکەن وایە؟ بەڵێ ینی بەڕاستی نازانم بڵێم چی دکتۆر ساندرین لەبەر ئەوەی کوردیەکەت زۆر باش نییە زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ تۆ دەست خۆش بەڵێ وەک دکتۆر ساندرین ڕەنگە بە کورتی وەڵامی پرسیارەکانی منی یابێتەوە لەبەرەوەی زمانی کوردیەکی زۆر باش نییە بەڵام یەکێک لەو خاڵە گرنگانە ئەوە بووە کە با بڵێن لە زمانی کوردیەوە بۆ زمانی فەڕەنسی ئەم نووسەرە بەتوانایە ئەم وەرگێڕە بەتوانایە توانێتی کتێبێکی تایبەتمەند ئەویش کتێبی دوامین هەناری دنیای وەرگێڕاوە ئەمە بۆ خۆی گرنگێکی خۆی هەیە هەم بۆ نووسەرانی کوردیش دوجار ئەو پەیوەندیە لەگەڵ ئەو نووسەرانەیە زیاتر هەماهەنگ بکەن ئێستا چمە لای یەکێکی تر لە میوانەکانم ئەویش زۆر بەڕێز محەممەد پاکش لەگەڵمان نابێت کاک محەممەد بێتە لای من سلااو لێ بێتم کاتت باش ئەسانەکەم هەموو کاتێکدان باش ئەبینین لە دوێنێەوە سەرقاڵێکی زۆرت هەیە و ئەمڕۆ سبێنێش بەردەوام بێ دەستان خۆش بێت ئێوە چۆن با بڵێن کارتان کردووە لە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی جا پێم خۆشە لە دروشمەکەەوە قسە بکەین ئەم دروشمە بۆ شاری سلێمانی چەندە بەبایەخ ڕێژنە بارانی وشە لە یادەوری دنیادا دەمانژێنێتەوە ڕێژنەی ئێمە وشەیە وشەی ئێمە شیعرە چیرۆکە ڕۆمانە و باس و بەسەرهاتەکانمانە
ئێمە لەم جۆرە ئەتوانین بەشداری لە ڕوتی ڕۆشنبیری فەرەنگی و کللتوری جیهانی بکەین و ئەمە ئەتوانین لە ڕێگای شیعرەکانمانەوە لە ڕێگای چیرۆکانمانەوە لە ڕێگای ڕۆمان و نووسینەکانمانەوە بەشداری بکەین لە بزاوتی ڕۆشنبیری و فەرهەنگی جیهانیدا. ڤیزیڤالەکمان ڤیزیڤالێکی نێودەوڵەتیە لە ناوخۆی و هەرێماتی دەرچووە لە هەموو شارەکانی کوردستانی باشوورە و لە چوارپارچەی کوردستانەوە لە وڵاتانی دەوروبەرەوە و لە زۆربەی وڵاتانی دنیاوە میوانمان هەیە بەرهەمیانەیە بەرهەمەکانی ئەوان لەسەر کوردەوە لەسەر سلێمانیەوە بە تایبەتی لەسەر ئەو نازناوەیە کە یونسکۆ بە شاری سلێمانی بەخشیوە شاری داهێنەری ئەدەب. زۆر بە کورتی کاک محەممەد ئەمێ ئاماژە بۆ بکەین تا چەندە ئەم فستیڤالە کە ئەڵێن نێودەوڵەتی ئایا ئەمە وا ئەکات هەموو فستیڤالێک ببێتە نێودەوڵەتی ئایا ئەمە دوجار کاردانەوەیکی باشیە بێت هەم لە کوردستانی گەورە هەم لە هەر چوار پارچەی کوردستان بۆ نووسەر و ئەدیب دۆستان وەرگێڕەکان بۆ خۆمان لەبەرەوەی کە هەموو بەرهەمەکانی فستیڤالۆکلۆ بە کتێبێک ئەوانەی دوای ئێمەوانی کە ئەی خوێندنەوە ئەزانن کە ئەم فستیڤالە فستیڤالێکی نێودەوڵەتیەوە کاریگەری بۆ سەر ئەوانی شەبێکە لە داهاتووە بە گورتر بەشداری بکەن و بەرهەمەکانیان بنێرن و بەرهەمەکانیان لەم ڤیسیڤالانە بەشداریەوە بۆ جیهانیش ئەم میوانانە کە ئەڕۆنەوە باسیێن ڤیسیڤاڵی ئێمەکەن و خەڵکانی ترانەدەن کە لە ساڵانی داهاتوە بەشداریمان بکەن فراوانتریکەین. سپاس بۆ وتەکانت ماندوو نەبیت زۆر سپاس بۆ محەممەد پاکش کە ئێستا بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو ئەنج ئێستا چمە لای بەڕێزێکی تر کە ئەوانیش لێرە لەم دیدارانەیە گفتوگۆی زیاترمان لەگەڵاکەن ئەچنمە لای زۆر بەڕێز کاک مستەفا ئەگەر هەڵە نەبم کاک مستەفا بیتە لای من. سلااو لێ بێدەم کاتت باش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەستپێک ئەمەوێ باز لەوە بکەین بەڕێزت لە دووەمین ڕۆژە لە دووەمین ڕۆژی فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی تاکو ئێستا دیدارەکان چۆن ئەبینی چۆن بەڕێواچێت. سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ کورسات و سپاس بۆ ئەوەی کە ئامادە بووە بەوەی یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی پۆش بدات و بڵاوی بکاتەوە. لە ڕاستیە ئەم یەکەمین فستیڤاڵە تا ئێستا ڕۆژی یەکەمی فستیڤالەکە کۆمەڵێک باسی باش هاتە گۆڕێ چەند نووسەرێک کۆمەڵێک بابەتیان باس کرد. ئەم فستیڤاڵە یەکەم ئەزمموی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیریە لە سلێمانی وەک کارێکی نێودەوڵەتی ئیشکردن و هیوادارین ڕۆژی دووهەم ئەمڕۆ کە ڕۆژی دووهەمە نووسەرەکان و وەرگێڕەکان بتوانن بە نووسەرەکان وەرگێڕەکان و ئەکادمیەکان بتوانن کۆمەڵێک بابەتی باش کە لە کتێبەکەشە ئامادەکراوە پێشکەشی خوێنەران و بیسەرانی بکەن. گرنگی ئەم فستیڤاڵە ئەوەیە لەم سەردەمەیە کە کۆڕۆنا کە کێشەی ئابووری و زۆر تەنگی بە وڵاتەکەمان چنیوە بەڵام جارێکی تر پێمانەڵێ ئەدەب و ڕۆشنبیری ئەتوانێت ئێمە لەگەڵ کۆمەلگاوە لەگەڵ ڕەوتەکان ئاش بداتەوە. دەستەکانە خۆش بێت لەبەر کەمی کات نەمتوانی زۆر سپاس بۆ پەیامەکانت فەرمۆ دەستە خۆش بێت زۆر سپاس. بەڵێ هاوکارانم ئەگەر لەگەڵم بن کاک ساڵح بێچاری ژۆک و نووسەر پێم خۆشە بە کورتی وتێکی ئەوانیش وەربگرین کاک ساڵح بێچار بیتە لای من سپاس دەکەم. سلااو لێبێت ئەم کاتت باش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڕێزت وەکو نووسەر تێڕوانینی تۆ چییە بۆ دیدارەکانی دووەمین ڕۆژی فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی. ئەلبەت بەر لە هەر شتێک بە خێرایی بڵین ئەوە سلێمانیە لەم سەردەمی قەیرانی ئابووری و سیاسی و فەرەنجی و ئینسانیە بە دنیا دەڵێ ئێشتا سلێمانی هەستە چاوی ئەدەبە هێشتا سلێمانی شوێنی داهێنانە و ئەو نازناوی نسکۆ پێبەخشیوە حەڵاڵی دەکا بەم کار و چالاکیانە. بەڕاستی یەکەمین فستیڤاڵی ئەدەبی نێودەوڵەتی لە سلێمانی جێگەی دڵخۆشی هەموو کوردێکە بەگشتی و سلێمانی بە تایبەتی حتمما شارە حیاتەکە. بەڵام لە چاو ناوەکەی دروشمەکەی هەستەکەین ڕەنگە کار و چالاکیەکان لەو ئاستەنە بن بەڵام وەکو یەکەم هەنگاو هەرجەی تەقدیرە دڵنیاین لە ساڵانیکە یا هیواداین لە ساڵانیکە شایەنی ئەو ناوە بێ و ئەو دروشمانە بێت بۆیە پیرۆزبایی لە ئەوانەی بەشدار بوون ئەوانەی دەستخۆشی لەوانی کە هیلاک بوون بە ئامادەکردنەوە بەڕاستی مای فەخر و دڵخۆشیە. زۆر سپاس بۆ وتەکانت.